دوای ساڵێک و حەوت مانگ لە بڕیاری دادگای فیدراڵی دوجار ئەنجومەنی وەزیرانی هەرێم دانینا بە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق و هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێم، بەڵام دیار نییە کە یاساکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. خانەنشینانیش داوا دەکەن هەرچی زووە یاساکە لە هەرێم جێبەجێ بکرێت. بەپێی ئەو بڕیارە دەبوو لە دەرچوونی ئەو بڕیارەوە واتە لە کۆتایی مانگی 11 2022ەوە حکوومەتی هەرێم موچەکانی وەکو بەغا لێ بکردایە موچەی خانشینانی هەرێم. ئەوە نزیکی 2 ساڵە ئەوەیش وەڵامێکی نەبوو تا ماوەیە پێش ئێستا لەگەڵ جەنابی وەزیری دارایی ئێمە چوین دانیشتنیەکمان کرد و لە ڕاستیە تەفەهومی قەزیەکەی کردین و وتمان ئیتر بەڕاستی ناوەسین ئێمە لەوانەیە سکاڵی کە تۆمارەکەینەوە. جەنابی وتی من ئەو بابەتە ئەخینە بەرنامەکاری ئەنجومەنی وەزیران. ئەمڕۆ کە چوارشەمەیە 3 مانگی حەوتە لە ئەنجومەنی وەزیران داواکەی ئێمە بڕیاری لەسەر درا و پەسەند کرا و ئیتر ئومێدەوارین ئەمە کە ئەمە ڕێگە ڕاستەکەیە کە ئەمە ڕێگا دروستەکەی هەرچەندە زۆری بەسەر چوو هەرچەندە بەڕاستی زۆر ئێمە لە چاوەڕێیا بووین دەیان بەڵکو سەدان خانە نشین سەران نایەوە چوونە گۆڕەوە بە ئاواتی ئەوەی کە بامەفەکانیان بگەن کە مافی خۆیان بوو. پەرلەمانتارێک دەڵێت ئەگەر هەرێم پابەندی بڕیاری دادگای فیدراڵی نەبێت دەبێت حکوومەتی عێراق لێپێچینەوە بکات، چونکە عیبرەت لە جێبەجێکردنی بڕیارەکەیە نەوەک ڕەزامەندی لەسەر یاساکە. ئەتوانین بڵێن خۆشبەختانە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەو بابەتەی خسۆتە بەرباس و لێکۆڵنەوە بڕیار لەسەرداوە، بەڵام ئەمە بەز نییە، چونکە خەڵک چاوەڕوانەکە کەی جێبەجێ ئەکرێ و لە نزیکترین کاتەوە بەشێکی تریشی ئەم خەڵکی کە زوڵمی لێکراوە مافی خوراوە ساڵانێکی زۆرە ئایا چۆن ئەم حەقیان بۆ ئەگەڕێتەوە، ئەمەش بەسێکی ترە و ئەتوانم بڵێم زۆرێک لەم خانە نشینە بەڕێزانە لەوانەیە بەشێکیان بەو ئاواتەوە سەریان ناکە سەریان نایەوە کە ئەم شایستەدارانە وەربگرن بەڵام بەداخەوە پێی نەگەشت. هەمومان ئەزانین مادەم بڕیاری دادگای فیدراڵی هەیە و جێبەجێ نەکردنی هەر کەسێک جێبەجێ نەکات جۆرێکە لە سەرپێچی یاسا بەدڵنیای ئەو کاتە پێویستی بە ئیجراعات هەیە، بەڵام ئەبێ لایانی پەیوەندیدار کە بریتە لە حکومە دەبێ ئەم ئیجراعاتە بکە. بەپێی یاسای خانەنشینی یەکگرتوو کەمترین موچەی خانەنشینی لە عێراق 500,000 جگە لە پێدانی 100,000 دینار وەک بژێوی، بەڵام بەپێی یاسای خانەنشینی ژمارە 29 ساڵی 2006 کە لە هەرێم جێبەجێ دەکرێت کەمترین موچەی خانەنشینی لە هەرێم 220,000 دینارە.